لە سنووری گوندەکانی خورماتوو و کفری و عوزێم وەرزی چاندنی شووتی دەستی پێکرد. تبدي تشتغل بيه من 20 بالواحد. لە 21 هەموو ساڵێک دەست بە کاری چاندنی شووتی دەکەین. سەرەتا پەینی دەکەین، دواتر لایلۆنی ڕەش بە سەری دادەدەین، پاشان شیشی بۆ دەکوتین، دواتریش تۆ یاخود شەتڵ دەڕوێنین. تشتغل بالشتل وتقطيه وهذا. بەهۆی نەبوونی پشتیوانی حکوومەت لیان جوتیاران پەنا دەبەنە بەرکرێکاران و بازاری ڕەش بۆ کڕینی کەرەستەی کشت و کاڵی. شوفت عينك جاي نشتري بالنسبة للنقد ولا ما بالفقد؟ وەک دەبینن لە بازاری ڕەش کەرەستەکان دەکڕین بە کاش یاخود قەرز، چونکە پشتیوانیمان نییە. ئێمە جوتیاری ناحی عوزێمین، ناوچەکەمان بە شووتی بەناوبانگە. اي والله ولا شوفت عينك هذه يعني بالنسبة للسيارة حملتها بواري. والله خۆی بارگرانیەکی زۆر قورساوەی هین نییە حکوومەت عێراقی کاتێک نەختێک کیمایی تەداتیە، کاتێک کیمایەکە تەداتێت تو بەکەڵێکی نایەچە کیمایی بۆرەکە تا دابی پێژین، کاتێکی داپێت تو لە مانگی 12 مانگی یەکایە کیمایەکە تەداتیە، ئەمجا نسبەیەکی کەم تەداتیە، دەرمانش هەر نسبەی کەم دەداتێ، یعنی هینی نییە بێژیت لە وەختی خۆیان دەعممان نییە، گشتی لەسەرشان خۆمانە. من ئەمانە گشتی خۆم سندمە نییە بێژم حکوومەت یان یارمەتیدایە، هیچ حکوومەتی یارمەتی فەلاح نادا. احنا طلاب عمي، من يصير عندنا مجال نجي نشتغل، وقت العطلة نجي نشتغل. على بدك تشوف. ئێمە خوێندکارین، لە ڕۆژانی پشودا کار دەکەین لەگەڵ جوتیاران. لە ڕاستیدا جگە لەوەی کەسابەت دەکەین فێری ئەم کارش دەبین. باو عليهم ونفهم من شغلهم وهذا. چاندنی شووتی لە ناوەڕاستی مانگی یەکەوە ئامادەکاری بۆ دەکرێت بە چەند قۆناغێکیش لە کۆتایی مانگی دوودا وەرزی چاندنی شووتی کۆتایی دێت، لە سەرەتای مانگی ئایاریشدا بەرهەمی شووتی دەخرێتە بازاڕەوە. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.